دەم باش تەماشاوانن gelekêja gelekî bixêr vêrê mînberê rastaqînê we ye we xelkê Kurdistanê bi hemû bîr û bûçûn û nerînên cuda ve bi hemû mezheb û netewe û kemenetên vî welatî da dijîn. Ê vêrê ew ciheye ku hîn şên bi bîr û bûçûn û bawerên cuda ve bi aydiyayên cuda ve bi şêwezarên cuda ve li vir dengê xwe nîşan bidin ew tiştê dilê we da ew tiştê mejiyê we da ku hîn hesret kin hîn bêjin û hemû dinya agehdar bît keremken vêrê peywendiyê bikin her serincek o hebît em tenê dê xizmeta xwe bêguman tewerê îrojekê em rojendî tewerekê vekiriye. Belê berêzan lêre we li mayekî xelkê we ke bêguman wekû sekûy azadî xelkî Kurdistan wekû takê mînberî xelkî Kurdistan ke bi hemû bîr û bûçûna cîwazekan ke bêguman şaşeyên artîxûyî wekû şaşeyî کویکردنەوەی بیر و بوچونە جیاوازەکانی خەڵکی کورسان لە شێوەزار لە ئەدیان لە کەمەنەتەوە لە مەسەلە نەتەوەی پرسەکان لە ئایدیا جیاوازەکانەوە لە ئەلمانی لە ئیسلامی لە مەسیحی لە یێزدی ئیتر لە چەپ و لە ڕاست و لە هەموو بیر و بوچونە جیاوازەکانەوە لێرە تاقە مینبەری ئێوەیە ئەم بەرنامەیەش بە تەحدید دەنگی ئەو خەڵکەیە کە دەنگیان ناگەم دەنگی ئەو خەڵکەیە کە وەکو چاودێر و وەکو بەرپرس و وەکو پارلەمانتەر و تا دوای ناتوانن دەنگیان بگاتێ لە وزنەکان احتیمامی پێ نادەن بچن لەگەڵیان قسە بکەن بزان دەردی دڵی خۆیان بڵێن ئەوەی لە مێشکیاندایە بڵێن کەواتە ئێرە بەرنامەی مایکی خەڵک تاکە سەکۆ مینبەری ڕاستەقینەی خەڵکی کورسانە بە هەموو بیر و بچونە جیاوازەکانەوە کە لە ماڵەوە دانیشی بە ئیستیراحەتەوە فەرمو پەیوەندی بکە و لێرە سەرنجی خۆ بە ئازادی بڵێ زۆر بە ئازادی لە هەموو بیر و بچونە جیاوازەکان تکایە کەس سڵمان لێ نەکا ئێرە مینبەری هەمووتانە بە هەموو بیر و بچونە جیاوازەکانەوە بە هەموو ئەحزاب و نەتەوە و کەمەنەتەوە و شێوەزار و دیالێکتی جیاوازەکانەوە وەکو ئەمە ڕۆژێ بێگومان لێرە جارێکی دیکە خزمەتیەوەکەین تەوەری ئەمڕۆژ کراوەیە کەواتە فەرمونون سەرنجی خۆتان نیشان بدەن بە هەر شێوەیەک بکەوە پێتان باشە بەڵێ مام جاوهەر لە کۆیە شۆنی بەرز سەر چاو ڕێگەم بدە هەندە قسەی جوانم پێیە تاو کاکە ئەسلان ئێمە لێرەم سڵاو لە بۆ کۆبانی لە خزمەت داین فەرموو شەهیدانی کۆبانی لۆ شەهیدانی چاپاتی کوردستانی گەورە بەڵێ لۆ شەهیدانی هەموو سۆسەکانی کوردستان کە یەک لە دوای یەک کاتون بەڕێز کاک مەسعود سەرۆکی هەرێمی جێ لە برای خۆت بی ئەتوو نوێنەری چاپاتی کوردستانی دەبی ئاگا لە خەڵکی کوردستان بی لە پێشمەرگەی لە هەموو ڕێیەکەوە لە بشێوی ژیان لە جلوبەرگ لە سلاح ئەوە زۆر شەرتی ئەساسی دوامێنیشیان دەویستە کارمێتیر ئەو پارەی ئاشکرا بکە کە دەوێت ڕای بچێشی ئایا لە پێناوی بەرژەوەندی شەخصا یاخود لە پێناوی بەرژەوەندی ملەتی کوردە سپاسخوا حەبی سەروا بەسرعەت بەڵێ هێملا سلێمانیەوە کاکێ من کارم کاتۆ باش سەر چاوم کاگا کارتەمان ڕێزی هێمن سەراوی قبول کە ئەکی دەنگی تەناسە کاکێ سەر چاوم باسی ئازادیەکەن بەڵێ بەڵێ بەڵام کاگا کار بەڕاستی ئازادیش تەمان وەکو بۆ خۆتان دەڵێن وەکو بەڕاستی سەحافەش دەڵێ سەبەر سنووری هەیە بەس کاگا کار بەڕاستی ینی ئێمە ئەمان لێ هەستانی ناوێری ناوی شەخص بێنین بۆ نمونە ئەگەر کەسێک لەم وڵاتەیە تاوانبار بێ باشە ئەگەر بەرپرس بێ ینی بۆچی ناوێنی هێنی برای بەڕێزم مەسەلەی تاوانباری ئەمە مەسەلەی لە دادگایەک لایکرێتەوە مەسەلەم کێسە لە دادگایەک لایکرێتەوە بەڵێ کاگا کاجە من لەگەڵ قسەکەی توام بەڵێ کاگاکە من لەگەڵ قسەکەی توام کاگاکە بەس بڕواکە ئەنی کاتەکە بەشم ناکە ئەوە ئەچۆڵی کاتەکە تەواو بوو ئەگەر کاتەکەم بۆ درێژکەیتەوە دەحمەن نەبێت بەڵێ کاکە بڕۆ ناو کڕۆکی بابەتەکەەوە بۆی ئیسپەدە لە کارەکەی مەبەستی کرۆکی بابەتەکەی من بەڕاستی شوورەیە بۆ ئەم وەزیرانەی ئێمە کە ئێستا کاگاکار کە پێش ئەوەی یعنی پێش جێشن ئەوەی ئێمە ناچینەوە بە بەغا حتا تۆڵی بوجەکەمان بۆ نێت ئێستا بەسەر شۆڕی ئەڕۆنەوە بەغا بەڵێ ئاری لە هەولێرەوە ئەم کاتت باش سەر چاوم تەنیا من پەیامەکەمێ بۆ جەنابی مەلا بەختیار کە دەرێتن من دەچم بۆ کۆبانی سەرکردایەتی شەڕەکە وێنەر دەکەم باو بچیتن سەرکردایەتی جەلەولا بکات جەلەولا ئازاد بکە هەڵمەتەکانیان لەولایەت چۆتر بکەنەوە نەک بچتن لێرە ڕابستە کۆبانێ ئەوان جیاتر پێویستیان بەچە کوتاقەمەنی هەیە هەر ئەوەندە زۆر سپاسان دەکەم
ولا برزان اوشتان بيراغين لا برا ايرا من بري راسقين خلكه سكوي ازادي خلكه ليرا بيش ويغريغانا دريت كومالي كسبين ام من برا استغلال كان لم من بري خلكي كردستان كومالك مصطلح هيا كومالك قصه هيا كومالك شوازي قصه كردن هيا كاشيتا تارچوي تشهيره وبيش ويك ليرا ريغا بيندراوا ليرا من بري كازادا ازادي رخنا جرتن بزماني جول حتى عند اجرباتون ديج بي بلام كومالك مصطلح وتشهيره تكا بيش ويك ليرا ريغا بيندرا بلا غريب دوكت جلمه غيب سرسر اكيد جلمه غريب اجل دوكي غيب تمام كلمك افضل تباش دمي تباش كاي غيب دست خوشیل تا برنامه تست یا روسی برنامه که جل جونا میکو اوزو تا برنامه که زوی جونا از خو وقت پیشمرگی دست خوشیل اکم بونا الدهوی که هات لکنه ما بین حزب اللاینه سیاسی روسی نزیر از دید جاییم که هذا مهمتری تشتبه خلق کردستانه اما پیشمرگی باید که یعنی حق بیشن ولیومه یا پیشمرگی بطیر فرض بوی sadece kumbuna hot yakinin Afrika'sından mobilde hot mümkün yani gerek peşmerge akbi maneviyatı tuyet bilin bu gerek boş bu azda kuşil hamı kudaki insan sari jone utebatel kubonu peşmerge singe cepay da kuşil hava barnamiyatı ve spofya amniyatı kolmanit بله محمد السليمانيو كلام كاتبه سير تشاوم کارمون دوو پێشنیارمە یەکیان دەربارەی موچە داواکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرز نەکات و ئەو سووە نەخاتە سەر خەڵکی کوردستان ئەمە یەک دووەمینیش داواکارم لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئیمان بە ئاڵای کوردستان بدەن زۆر لە دام و دەستگاکان یان پریان شوێنەکان وەکو سەیتەرەکان تەماشاکەی ئاڵای عێراق ئاڵایەکی نوێی جوان دۆری بە قەراغێکی جوانی بۆ کراوە بەڵام ئاڵاکەی کوردستان بعد راندوێک یان گەرما سووتاندێکی بە کەڵکی حیز نەماوە ڕەمزی نەتەوەیەک دەوڵاتانە خەڵک بە ئاڵاکە زانێت کە ئەمە ئاڵای فلان وڵاتە عیبە ئێمە ئاڵای عێراق بچێتەوە لەسەر ئاڵاکە ئێمە بێت و جوان و تازە و بێت بەڵام ئاڵاکە ئێمە سووتاوە خۆی بردی بێت و دڕابێت یعنی ئەوە هەر بەتابەتی ئەو سێتە ئەو شوێنانەی کە دەواازەن کە لە وڵاتانەوە خەڵک دێت بەڵێ ئەگەر حکوومەتیش پێی ناکرێت ئەو مەسولانەکە ناکرێت هەر بەکارمەندەکان بڵێن پارە کۆکەن و ئامادەن خەڵک ئاڵایەک بکڕێت لە بەسەر فەرمانگەکەی خۆی دای بنێ زۆر سپاس بەڵێ هاشم لاو لێرەوە باش برای بەڕێزەکەم محمد سەر چاوم ساغبی دەستخۆش بەنامەکەتان لێ دەکەم زەحمەت نەبێت بەڵێ سپاسێکین فەرموو وەڵی داواکاریەکەم لە حکوومەتی هەرێم هەیە بە عام خاستن وەزارەتی شارەوانی بەڵێ یعنی بەڕاستی ئەمە بە خۆمان خنکاینە لەگەڵ سیارەی هیوادارم ببینە زەخمانەکە دروست دەکات شۆژنەوە دەقاتە هەر یەکی غرفەی برین سیارەکی هەیە هیوادارم ئەو بینایانە حکوومەت ڕێ پێ نەداتن ئەو هاڵە بکرێت هیوادارم یعنی هەموو بینایەکان گەراجیان دەبنەوە هەبی بەڵێ بەڕاستی دەستی هەر شارێکی دەخنچەی لەگەڵ سیارەی ڕێ نییە لەگەڵ سیارەی بڕۆی و هیوادارم حکوومەتیش نێ لێوەندە سیارە بێت یعنی بێزاربووین لەگەڵ سیارەی یعنی سیارە هاوشتن تامی نمایە ئینسان نازانی کو لە زادەی بڕۆوە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سوپاسان بەڵێ سپاس بوو بەڕێستەوان شاخەوان لە بازیانەوە کاکە سپاسان لێ پێشەکی بە ناوی خۆی گەورە سەر چاوم بەخێر بیت سڵاو ڕێزمەیە بۆ ێزەکانی پێشمەرگە خاز لیوای پێنجی پیادی شارە زۆر بەڵێ کاکەوە هەندێک خەڵک هەیە بەرامبەر بە ئەو مەسولانە قساکەن برای بەڕێزم هەندێک خەڵک هەیە لە خۆی قساکات ئێمە ئەلەم ڕۆژانەیە هێزەکانی پێشمەرگە هێرشان کرا سەر لە مەنتیقەی کۆبانی ئەو مەنتیقانە ئەو شەڕوانانن لەوێ بەڵێ بەڵێ لە مەنتیقەی جەلەولا بڵێن بەڵێ کاک سەفەر بێسەری لە هەولێرەوە هاتۆتەوە بۆ ئەوێ بەژاری ئەو شەڕی کردو لە دەربەنی خان سارەکەی وەرگەڕاوە برادێک سارەکەی یاوە پێی لەوێ بەژاری ئەو شەڕی کردوەتان دوژمنانی کورد و کوردستانی تێکشکانەوە لەوێ هەندێک خەڵک بەڕێزم مەجال مەدەن هەندێک خەڵک وڵا پێشمەگە هیچ ناکە یان ناتوانم بچێتە ناو جەلەولاوە جەلەولا هەر چاودێری هەمووی بە تەقەمەنی هەمووی تەقەمەنی و تێنتیان داناوە هەر کەسێک ئاوا قسە بە پێشمەرگە ئاڵێ یاخود بەڵێ لێرەوە ئێمەش نالین کەس قسە بە پێشمەرگە بەڵێ پێشمەرگە پارێزەری ئەم وڵاتەیە پارێزەری سەروەری ئەم وڵاتەیە بێگومان بەرخودانیاویش
لە هەموو جەپەکانە بە درێژەی 100 کیلومتر هەمووی لەبەر چاوە لەوانەیە هەندێک جار سەرنج هەبێ سەرنج لەسەر زیاتر بوو سیراعی سیاسی بۆ کۆمەڵی بیرۆ بووچوونی سیاسی جیاوازی هەندێک کەسە گەڕێتەوە. بەڵێ دکتۆر شاکری لە سلێمانی فەرموو. ئەم کاتە باش هەموو کاتێک خەباتی ئەم قۆناغا پۆختە و پاڵاوتەبوونە نوخبەپەروەری گەنجەکان قودوە و پێشنگ و پێشڕەوانی ژنان و پیاوان پەروەری و قارەمان پەروەری پێشمەرگەکانە ئاسمانی کەم ئەستێرەمان پڕ لە ئەستێرەی گەش و درەوچاوەیە ئێمە دەبێت بە فکری تازە و نەزەراتی تازە لە ئاس حکوومەت و ئەحزابەکان دەرکەوین. دەرکەوتنی بیرمەندان حکوومەت حزب لە قۆڕکاری و پاوەندخوازی ڕزگارەکە دام و دەستگاکان لە ئیتاعەتی کوێرکێرانە ڕزگار دەکا گەنجەکانمان دەبن بە بیرمەند و هزرتان لە ئاستی جیهاندا. ئێمە بە شەفافیەت سەرعەکەین هەر کات شەفافیەت بووە لە سەختترین هەلومەردا دەستکەوتمان بەدەستهێناوە بەڵام کوردی قۆڕکار و نەتەوەی قۆڕکار ئەگەر باوکمان بێ نابێ بێدەنگین هەموومان خزمەتگوزاری خەڵق و نیشتمان بین هەموومان بۆ سەر ڕاستی لە کۆیە باش کاکار سەرچاوم کاکارە ئەو کەسانی کە دیانگۆ دەچین کۆبانێ دەکەن خۆی ساڵێ هەیە باچوو کۆبانێ بگە باجرە چیرۆ بەرن ئەوە بەر هەتوو دەرێت تەعشیر دەکەن هەتوو ئەگە مەسئولێک قسێک دەکات و ئەینە قسەی مەسئولەکە دەکەی بۆ درۆی بۆ دانەکەیە کاک ڕاستی تکایە پێشتر وتم تکایە پێشتر وتم کۆمەڵێک مستەڵحەیە کۆمەڵێک قسایە لێرە ناکرێت فەرموو سەرنجی خۆت بڵێ وەڵێ من شێوانە مادامە تو قسە کرد کاکار بەڵێ بەڵێ کاک ڕاستی کۆمەڵێکی مستەڵحەیە لێرە ناوترێ ینی فەرموو سەرنجی خۆ بڵێ بەڵام من شێوانە ئەتوو جێر لێبی ئەگەر قوتمان هەبوو ئێمە ئێستا جەرەولا و شنگالمان دەگرێتەوە دیرێک کەچەر بۆ تیماری ئیلازی سەری خۆی دەکرد هێناکە ئێمە پێمان خۆشە بچینە کۆبانێ بەس پێنجێ شنگالمان گرتەوە جەرەولامان گرتەوە ئەنجا با قوت بچێت کەواتە کاک ڕاستی لەسەر خەت بمێنێتەوە کەواتە جەنابەت هەستەکەی کە پاراستنی وڵات ئەرکە هەموو تاکێکە ئەی بەرزتان توانای ئەوەتان هەیە مەسەلەن ئێستا ئەکرد داواتان لێ بکرێک ئەرکێکی نەتۆی بێ بەرزتان یعنی ئەو تواناتان هەیە نەویرادەتان هەیە بچیتە جەپە شەڕ بکێت چ لە کوبانە پێشمەرگە بووم کاکە دوجار بریندار بووم برام شەیدە ئامۆزام شەیدە خوازام شەیدە کوی ئامۆزام شەید دوجاری بریندار بووم ئەرێوەڵا مستعیدم بەس مەزایدێ سیاسی نەکرێت برێوەڵا من مەلابەختاویتی یەکەم کەس دەتم دەبا یەکەم کەس بچێ وەڵایە من پێتۆی ئەمە میزایدەی سیاسیە کاک ڕاستی پێتۆی ئەمە مزایدەی سیاسی ئەمبار پرسێک لە بەردەم ڕایگەشت قسەیەوە بڵێ خۆ کەس بەی نەگرتیا کاکر کەس دەستی گرتووە دەبا بچێ ئێمە دیۆما بەدەمدا نەکرێ قسەکەی بۆ خۆی بیتۆ ئەو قسە نەکە هەتا ئێمەش نێرینەوە تەعشیر نییە ئەتوو مەسئولێک قسێک دەکات و قسەکەی دەکەوە تەعشیر نییە ئەگەر درۆ بکەی یانێ برێ مەسئولەکە وای نەگوت برێ ئەوهای بیتوە ئەوە تەعشیرە زۆر مەمنون کاکە بەڵێ زۆر سپاس بەرزان بێگومان بەرپرسەکان قسەکەن ئەمە یەکێکە هیوادارم بەرپرسەکان جێ لێ بێ ئەکیدیشم لەبەرەوە لەم بەرنامەیە بەرپرسەکان زیاتر لە هەموو کەناڵێکی دیکە قەناتێکی دیکە ئەتوانن زیاتر ڕێی خەڵک بخوێنن زۆر بەرپرسەیە لێدوانەدا ئەم لێدوانە لەسەر بێتە ماڵ وەکو جاران نییە خەڵک پرسیاری لەیەکە فەرموو یا بەرپرس یان زانم فلان و فلان وەزیر و فلان سەرکردە تا دوای تۆ قسەیکی تۆ قسەی تو لە زاکیرێ مدا خەزنە فەرموو ئەمە هەلومەرجێک کاتە پێشەوە ڕێک ئەو هەلومەرجە ئەوە خوازێک کە تو قسەکانی خۆت پراکتیزە بکەیت طبعا ئەم سەرنجی خەڵک لەسەر قسەکانی بەرپرسەکان لە هەموو ڕاستەکانە بەرپرسیش کە قسەی بک بڕای گشتی ئەم قسەیە لەسەر حیسابە تا چەند گرنگە پراکتیزە بکرێت ئەگەر نەکرێت خەڵک بێگومان زۆر جار نەک بەرپرسێکی تهدید کە ئێستا باسێکە زۆر بەرپرسە هەموو ئاراستەکانەوە خەڵک ئەو ئینتیبای لەسەرەیە بڵێ کاک ئەحمەد فەرموو ئەو کاتە باش کاکە باشی سەرچاوم من دەمەوێت لەسەر قسەکەم دەبێ پەرلەمانی کوردستان پێشنیازێک باتن جێشی تووشی دەکات ناوخاچەوەی کوردستان پێشنیازێک باتن کە بخاتە بەدەنگدانەوە جێش تووشی نەبێت لە ناوی ئۆردوغان دێتن دەبێت 200 پێشمەرگە بچنە کوبان یعنی پێشمەرگە لەم دەستیە تێدەگەی قسەش کەش دەسات تشکە قسەکەم بەڵێ فەرموو میری ئێزیدیان دەبێ ئێزدەکان کوردی مەڵک و گەڕە سەنەوە قسەیەکە بە ئامەجی کەنێ کوردیان دەزیدی سێمش دەبێت لەسەر قسەکەم دەستگای سەرخوازی بازارەنجەی گرتمەوە دەستگایە ئەو دەستگای سەرخوازی دەبێ ئاساس بازارەکان خێر بە فەقیر وەژارێکە شکایەت بە فەقیر وەژارەکە
باڵێ سپاس بەرزستان بەڵێ بەرزان بێگومان و هێژای دفەرمیت 3000 تشتێک سەربازێن تورکیان هەل کوردستانێنە کوردستانە ئازادی دەگەرن چەکێکی گەلێک مەزن دەستیواندایە هەر وەختێکی تایارێتوانش حەزکیان ڕادەبن چیان کوردستانێت و باران دەکەن بوو پێشمەرگە وەکو ئەف بەرێزت بێژیتان شتە کوبانە ڕێ نادەنێ ئەڤین لەولێر باشتر بله تکی هکار برای که از بیشم از دی خوب بیشم برای که دستی که بحث خوب کم از تو اکو کشکار او خلقی روزانه پیوندی دیگه تن دائما حتی ارتکیر برکتی دن وکی مطلب مید کردی های حق سکی دیگه امل بس بلیتا دانشتینه الفقه نوار ونشتینه روزانه ام بود چی بخور زمانه که جوان زمانه که گل نآخدین مبود دیجی هم کردستانه تستین چکو ما دیجی سروکه که تستین دیجی کردستانه دیجی برپرسه دیجی کردستانه ام کردین ام دیجی همون رزل کردات یا خوب بنین رزل کشمرگ قارمان بنین رزل کوبانه و همه جیا بنین همون پارچه کردستانه بس قصل و کریتن دیگه مرو رزی برای که خوب بنی پاش برام بر خوب بنیتن چکو سرو که حریم او خلقی همو کو کرده و او حزب لانه سیاسی کن که همو اکی برای بن باب اولا سرو که نیچیروان مرن هندی خلقی کو کنه و اکی برای های چینا بن های آقام ناکرن و اکی باب اکی یک کور خود کرده باڵێ هەرێمێ زۆربەیە حەز بوو سەرکردان هەر کەسێکی ڕابی داخۆیان یەکی گەلێکی جواندا ئەم هوتکەینە و دنیای دەکەینە جنەت و نظام لێچکەین و یەک ڕێزیە چەکەین و هەمێ بەرپرسەرەتیە دەسێواندا بوو ناکەن بدون جیاوازی پارتی یەکێتی پەگێکە نزانم کی و ئافێزین تەسیر هەی گۆڕان نزانم کی هەر کەسێکی ڕابی داخوانیێتان گەلێکی جوانە نزیکەیەکەن پراکتیزە ژێراون کاکێ من هەر ساحەیە دەستێواندا بۆ خۆ ناکەنەیەک بۆ ئیرادە کوردان ناکەنەیەک هەر لایەنگیرار حەزبێکی تێت بێژیتە نەمانێ ئەvێ باشە هەیە خراپە حتى وەکیری خەڵی ژێکات و قبول ناکەتێتی بەختیار لەو لێرەوە کاگەرم کاتۆ باش کاک بەختیار سەر چاوم تەوە لەم ڕەکراوە وەنی کاگەکار باڵێ فەرموو لە خزمەتداین کاگەکار سەبارەت بە نازمی هێز و پەرلەمان و حکوومەت و ئەمانە من پێم وانە سەرکەوتنشی گەورە بێ بۆ پەرلەمان ئەگەر سەرکەوتی گەورە بووە بۆ پەرلەمان بۆە 25 ڕۆژ پێشم کاتەم بڕیاریدایە بەڵکو ئەمە تورکیا ڕێگەی بەهێزی پێشمەرگەدا نە سەرۆکاتی هەرێم با پێشتر بروسکێکی کردایە بۆ پەرلەمان و پەرلەمان پێی هەستایە بۆ ئەمە ئازایەتی ئازارگا گرتەوە بۆ حکومەتی تورکیا دوێنێ وەزیری پێشمەرگا 200 پێشمەرگانە ئەمڕۆ ئەردۆغان 150 پێشمەرگە کەواتە ئیعازەکە بەدەست تورکیایە کەواتە پەرلەمانیەوە پەرلەمانێکی تورکیە نەک پەرلەمانێکی کوردستان کە بڕیارەکان هێشتا سڵاتی کوردا خۆی نییە ئەبێ تورکیا ڕەسامەندی لەسەر دەربڕێ نازانم خەڵک بەچی دڵخۆشە شارازی بە چیە واکەین کاکا پەرلەمان ئەو پەرلەمانی کە گۆڕات تا دوێنێ بۆ ئەی گۆڕی ئەمڕۆ ناتوانێت بیگۆڕێ تەنانەت خودی ڕێخەری دوای گۆڕان نەیتوانی دەستە کوبانی بەیاننامە دەکاتە کاک نەچیروان سەردانی گردەکەی نەکرد و پێی نەوت من قەناعەتم بە هیچ سەرکردەیەکی سیاسی کوردی نەماوە لەبەرەوە بە خەڵک پێشمەرگە بەڵێ لە کاتێکە بەڕێزان کە پەرلەمانی تورکیا لە ناوەتەکانە دەستی سوپای تورکیا کراوە کردبوو لەوەی کەس هەر کاتێک بەیە ئەتوانێت لەشکرکێشی بکاتە سەر کوردستان بە زۆریش بەبێ ئەوە ئیعازی لە هەرێمی کوردستانەوە گیرێ ئان هەرێمی کوردستان لەوە ئاگادار بکێتەوە ڕازی بوون بێ لە 1990 بێ 800,000 جەندەربەی تورکیا هاتنە کوردستان بەردەوام بە بیانووی تۆبارانکردنی مۆلگا و بارەگەکانی پێکێکی هاتن شاخەکان لە قەندیل چەند خەڵکی کوردستان لە باشووری کوردستان چەند شەیدیان لەسەر شەیدەکانی قەندیل ئەوەی ئایلێک پێکەوە تەدمیر کردن لە قەسفی تەیارەکانی تورکیا لە ئێستاشدا بە هەزاران جەندەرمە ئەو لەوەیە ئەی ئەو بچی ئازێکە تێرە لە ئێستادا کە کۆمەلگای نێودەوڵەتی هەموو داعمی کوبانێ بکات کوبانێ لە ئەزمەیەکی زۆر خەتەردایە لێرە ئەیانەوێ خەڵکی ئێرە کە هاونیشتیمان و هاونەتەوەن ئەیانەوێ بچن بە خوێنی خۆیان بە ئیرادەی خۆیان یارمەتی بدەن بۆ ئەو ڕێگیری لەکە بوو دەرگای کوبانێ ناکاتەوە پسکیت و نان و ئەو بۆ خەڵکی کوبانێ بچێت بابە ئەسکەریش نییە حتا ساڵ مسلم دەبێژە دڤان ڕۆژاندا ئەخیر و دوجبەوی 120 جێکدارên داعش li Tirkiye asankarî bikirine derbazî nava rêzên Daeş bûne belê Mihemed lew lêre we destxweşî bernameke dêtam ser çam kay Mihemed min sebaret bi Daeş qisa kem Daeş dirûzkirayî dewletî dirûzkirayî Amerîka bo gorînî nexşê siyasî roşalatî nawerat bi taybetî Iraq û Sûriya min bo nimûna zorda basî dirûzbûnî dewletî Kurdistanî gewre akirê بتأكيد دروزبوني أو دولتا خونة خيالة چونك أمريكا هيت كاد لقل أو دانية دولتك دروز بكري بو خموز بلاي أمريكا إستا لهول دايا بدروز كدني دولتي كتكال روشالاتي ناورات بو نمونا برزم سرطاي دركوتني روشالاتي ناورات خوي يمن بو شام بو عزاز بو عراق بو حستا بارسا كردني دروز كدني دولتي كتكال يعني أمريكا لبرجوندي دانية دولتك دروز به لا شوي إجماري دانشتواني ولا شوي جغرافي
ئەمریکا هەموو کات لەگەڵ ئەوەدا دەوڵەتێک دروست بێت کە شێوەی کە ڕوبەری جوگرافی کەم بێت لەگەڵ ژمارەی دانیشتوان و داواش بڵێن بۆ نموناکە ئەمریکا هاوکاری بۆ هەرێمی کوردستان دەلێرێ بزانم ئایا ئەو هاوکاریە لەسەر چه ئاساسێکە ئایا دوا ڕۆژ داوای پارە لە من ناکە وەکو ئەوەی کە یارمەتی عراقیدا ئێستاش عراق لەگەڵ کەردەکانی ساڵی هەشتا بەرەوسەرێک کە زەنجی عراق ئێران بوو و کە زەنجی کوێت داگیرکردنی کوێت بوو بۆ نمونە هەستا چەچی لە ئەمریکا بەڵێ کای محەممەد کەواتای کەوا بێ ئەوەندە پارە سەرف ئەکرێ ئەوەندە پارە سەرف ئەکرێت تا ئێستاش بە ملیارات بە سەدان ملیۆن دلار پێم وایە مەزەندەکرێت کە بەسم چەند ڕۆژە ئەمریکا سەرفی کردووە لەسەر ئەو قەسفە جەویە کەواتای کەوا بێ وازێکە خراپە لە مەسەلەی دارایی و ئابوووریەتر بەس ئیتر ئەمریکا دەڵێ من هاوکاریەکەم لەبەرەوە لە چارچەوەی استراتیجێکی نێودەوڵەتی دژی داعش کە داعش مەترسی بەسەرخۆش ئەزانێ محەممەد لە قەڵا دزێ ئێوارە باش سەرچاوم کاگەکە هیوادار ئەو پەرلەمانتارانەی گۆڕان کە کاتی خۆی بەهێزی پێشمەرگەیان دەوت میلیشیا هیوادارم ئەوانیش میلیشیایەکیان هەبوایە بۆی ئێستا دیفاع لە خاکی کوردستان بکەن من پێشمەرگەم پێشمەرگەیەکی یەکێتیم گرنگ نییە من پێشمەرگەی چلایەنێکم گرنگەوەی ئەمڕۆ لە بەرەکانی شەڕدا دیفاع لە خاکی کوردستان بکەم هیوادارم هەر فەیسبێک بێت با ئەگەر میلیشیاش بێ میلیشیایەکی خۆیان دروست بکەن بۆی بتوانن دیفاع لە خاکی کوردستان بکەن بۆیە بەڕاستی ڕەخنەمەیە لەو کەسانەی کە گلدی کەنتاوە پێشمەرگەی یەکێتیە و پێشمەرگەی پارتیە و پێشمەرگەی گۆڕانە هیوادارم ئەوانیش پێشیان هەبێت گرنگ ئەوەیە دیفاع لە خاکی کوردستان بکەن پێشمەرگەکەی یەکێتیە پارتیە ئەوەیە ئەی بۆ ئەوانەی کە دەیانوت میلیشیایە ئەوانی با میلیشیایە دروستکەن و ئەوڕۆ دیفاع لە خاکی کوردستان بکەن تەنانەت بۆ سەردان و سەیرانێکیش ناتوانن سەردانێکی هێزەکانی پێشمەرگە بکەن بۆ بزانن وەزعی پێشمەرگە لە چدایە بەڵێ هەرێم لە سلێمانی کاکە ئێوارە باش سەرچاو کاکە حەزەکەم ڕوونکردنەوەیەک بم بە دوو جار یەک دوو پەیوەندی باسی کاک مەلا بەختیاریان کرد کاک مەلا بەختیار لە هەشتاکانە چالاکیی کردووە کە تەقەی لە محافظ کردووە ئەمە واقعەکە ئەمە یەک دوو هەمجار قەناعەتکەم لە تەلەڤیزۆنە دیومە ئەمە یەک دوو لە بەرەکانی جەنگ لە جەلەولاش و لە قەرەتەپەش و لە مەخمودیش کە گەیشتە بندەسی هەولێر کاک مەلا بەختیارم دیوە ئەوە ڤیدیۆ هەیە کە لەوێ بەشداری کردووە ئەمە چی مزایەدە و قسەی کردو ئێسەش بینێرن ئەچێ قەناعەت کە پیاوێکی جەریئە سیاسی عسکەریە لێیەت ئیتر بۆ ئەبێ خەڵک پێی ناخۆش بێ کاکە ئێستا کۆمەڵی خەڵک هەیە ینی بەبێت تەشیر نابێ بەعدە شتێک هەیە پێ ناخۆش کاکە باسی جەلەولا زۆرەکرێت جەلەولا شوێنێک ئاڵێن بۆم ڕێژ کرا بۆ ناسیفێ جەلەلا دوو مانگ پێشەوە شەڕێکیا بووە جەلەولا ئێستا لە حکمی کلاشکۆ بەجێماوە جەلەولا گەڕێکی ئەمبەری پێشمەرگەی تایە جەلەولا بە شەڕ بەجێهێژراوە ئەبێ خەڵک خۆی حکم با جەلەولا فەرقی هەیە لەگەڵ شوێنی تر یعنی ئەو قسانە هەر جوان نێبیکەن جا لەبەر ئەوە حەزەکەم هیوادارم جوان خەڵک تێبگا خەڵک بە چاوی ڕوونا بەڵێ گۆران لە کێلارەوە ئەوە باس کاکەکاریان سەرچاوم وەڵام بەنسبەت تەوەرەکەی گوێرە سەبارەت بە حکوومەت ئەگەر قەرسنی حکوومەت بۆ دادینکردی موچێ وڵاتە من ئەڵێن بە وڵاتانەی قەرز بەکی ئەدەن قەرز بە حکوومەتێکی ئفلاس دەن کە هیچی نییە بیداتەوە یعنی قەرزکردن وەڵی هیچ مانایەتی نییە ئەم هیچی نییە تا بیداتەوە حکوومەتی هەرێم زۆر قازانجێتی لەگەڵ بەغدا ڕێ بکرێت و هەموو داهاتەکانی کوردستان بە شەفافانە بدا بە بەغدا و ئەوی لەفە بە حەفدەکە بنێرێ بە کوردستان کەوا بتوانێت هاوڵاتیانی ئەم هەرێمەی پێبژێنێ کوورە لە ماڵی باوچیا کە نەتوانێ مناڵەکانی بەباشی بەخێو بکەن چۆن داوای جابوونە لە باوچەکە ئێمە ڕۆژانە ئەگەر هات و توانیمان 450,000 بەرمیل نەوت بڕێن دەرەوە بەسەری ڕۆژ بیفۆشین ئەو کاتە ئەتوانین بورجێ عەرەق ڕفتا حەفدەکە دادینکەین و هیچ وڵاتێکی لەم کاتە ئامادە نییە نەوتی هەرێم بکرێت جا داواکەین حکوومەتی هەرێم تۆزە بچێتە خۆیان بزانێ ئەم ملەتی بەخێو ناکرێ بگەڕێتەوە بەغا زۆر قازانجێتی تا ئەوەی خۆی بەسەر بەخۆی نەوتی هەرێم بفرۆشێ و من دڵنیام ئەم دوو حزبە زۆر دەوڵەمەندترن دە ساڵە پارەی ئەم داهاتی خۆیان ناخۆ ئەبەن بە خۆیان و ئامادە نین لەو پارە موچەی فەرمانبەران بدەن و خەڵم بەڵێ شاو لە سلێمانیەوە ئێوارە باش باشتر کاکە شاو دەستخۆشیە بەرنامەتان یەکەم بەڵێ سپاس فەرموو باستەکەم منەوە پێشمەرگەی قسە دەکەم بەڕاستیە بەڵێ لە خزمەتداین قوربانم من پێشمەرگەم بەڕاستیدا لە بەرەکانی جەنگی سەحارەی مەماڵەوە من ڕاستیە بەڵام من بۆ خۆم لە کوباشی لە جەلەولا و تا قسەعەدی و شارەزان و دواتر تا دەگاتە مەخموود و شەمدار و ڕابیعە و دواتر هەتا کوزانیش
كوباني ولا بس كوباني نحن نواصل برو سكران هي بيني لبرجان جد أبيني ملا كردستاني خمان باشورا نابي همي كورة فقيرة اللي بيشوي برجان جد بيشوي برجان جد همي كورة فقيرة نابي كورة مسؤولية كورة بربرسية سركندية من شيء كم ليرة الشر كابلا بونمونا ليرة الشر كابلا لعبت ولا من مقابلة كالي من لبرجان جد لبرجان همي توبي لقى كش برجع شو لكن نابي من قام غشوا الكمينة من قام صوت تكينا لبر شيء لبر آرامي برادر كان مخوم ولا تكم بلا مجنين الراسية كمالي خل الراسية من زايدة كردن مثلا ولا تقول الراسية عمل جاكي شر مزاعية بوخوي. بله. ناف بركي ودي بردام بين. بله برسان بگو من امرو 44 روش ماوال امروه 44 خريك ابي ب 43 طبعا خريك كاتي امروش بالتوا بيني وي روش من دار باسكت لو كاتي لو نطروجي كحكومه ريمي كردستان لا سياسه كان ريمي كردستان بو حيدر عبادي تحديد كرابو كحيدر عبادي لحكومه العراق خاصه كان يكرج بجيبك لو كاتوا تايستا نبو جنراوه نمو نراوه زور كشكان هكا كلكن بون كم نبونتو امر وشال اسدا بوچي اگرتو بيسي چبيكه بگو من لا يكتريشوا شر بردامه لكوباني شر جرمه لشنغالي لربيعه لجلولاو قرطبه وقال لك الين دن شر قال لك دارين داعش بجرمي بردامه ليلى لشاري سليمانيو فرمو اوبر رزاله ملا بختيار توتي اشم كوباني ملا بختيار زور لخوي دنيا وبخوي الرأى دينك بچه كوباني لبروي كوباني وكو شنغالي ليني وافرتكان من مزايدين بي ونكري لولاتانا افرتكان سكو سليم نكري لوزياتر باسي جلولا كان جلولا سمع شريتي اكري بابا اسكري بلن افرت تيابا براوا بابا اسكري بلن بياوي تيابا دي ديراوا اويدا بك لشرابوا جلولا بو امريش كراوا نازانم كردستان لسدسي يكيتي ازاد بو هر ابي يكيتي برغري ليكات او خلق مغرور بو وقيريه كيتي نازانه ببي كيتي تفاشا گردانيه كوتو ولاد ببي كيتي دنكان كيتي كمي كردوزانه كچون كردستان سرگردان بو اگر يكيتي نبي الدنيا بكردستان لو زياتر سرگردان نبي ومالويران نبي خلق مغرور بو خلق غراب بو بيلا حقنانن حق نادينن ملا بختيار بو يلا يتم بكوباني الله لا اواني فيكو شنگل لينه او هم افرد داماوا كافش حد كزنا دانه لكو بيان ناصرين احمد له ليرو السلام عليكم. عليكم السلام. كاكا يوادارم تات هسي بياني دوباره بكنا قوي دوباره ناكنا هسي بياني. برنامج. كاك احمد؟ بله كيف ما لقى له؟ كاك احمد حيف لسر خدنا معه. بله برزان توري مفكريه توري فكري جبگو من سن آزاد سرنجا خو چادر برند هرما كردستان داخواست كريه کو قرضان بكه قرضان لولاتين بكه جبر کو وره كريزا ابوري هي قيران ابوري هي موچ فرمانبران هيت دان كردستان د شرك دايه كردستان د بن ازمه ك زورا پنابر و مشخبويان دايه مليون کو 500,000 مشغول كردستان هنا موچ نهايه شاندن شر هي درجه 100 كيلومتران بغداد بو جیناشینید نظام گل ترکیه گل جاران وری هد بجن مشکل اوی مثلا نفته و پاره و چاته تو چانه تیه حتی داوی مهم تا چند گرینگه دوی چارچوبی دا هر تاکک خبر پس بزانی لسر روشه که وسا کواد که پیش هر تاکک بزن میکوف ازمات کردستان هاتی نپیش گلی جران رهند و اجندای سیاسی و برجماندی تن برشتن جبرکو به صدان سال ملت کرد که ونترین ملت که نارترین ملت سرویا خجید افنا توین دوروبر و حتی استعمار و انتدابا و جارن سردمیجی اوان چجارن هی لکرد گینه چه مرحله نوکه چاپ صناهی داود دستیام چید تا چند گرینگه کرد دوی چارچوبی دا برخودانه که نتوی یا پیز بخوابی که بله بر خودان دینارتت گلمه هوالك تو توني بدارم تو قطار من زدل بنراني ان ارتيبي وان شاء الله كم كنالي سرانسري كردستانه قالي مهزرا قرباني دانه خزبا دست حلات بالی فیسبوک زودنوی گوران دانایه بالی فک مخدر کرایه گورانیش بخو دایه ملت کرد بقیران آبوری دایه خوزی گوران لخو هشیار بایه دوام بر پسان مسئولان بس تجارت ملک دستی کر بایه نفت و گوملک همو به هدر بر بایه دا بس خیانت بی ملتی کر بایه
گوران بالیک کام خدر هاوت بایه هوا را بی ملتی هست بایه دابست تجارت ملکی گشتی کر بایه هوا را ما بس خوده یا ربی تو بله برخودان دی دیاری لسلمانی الو کاتتان باش همو کاتێک زۆر سپاس کاکە کارجیان وەڵام من هەر بۆ ئەوەی بەرنمەکەی خۆتان حەزەکەم کە بەرنمەکەتان مزاقێتی وەکو خۆی بمێنێ بە یەک چاو سەیری هەموو ڕەنگەکان و سەیری هەموو بیرەکان و سەیری هەموو ئایدلۆژیەکان و ئایدیەکان کەن وابزانم بۆ خۆتان باشترە بەهەرحاڵ من دەمەوێت لەسەر ئەوە قسە بکەم هاوکاریکردنی هێزی چەکداری لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کوبانی ئەمە پێویستە بە شتێکی باش وەربگیرێەوە پێویستە بە نقطەیەکی ئیجابی سیر بکرێت لەلایەن هەموو ئەحزابە سیاسەکانی کوردیەوە من تێناگەم بۆچی لە هەندێک میدیای نەیاری یەکێتیەوە ئەمە بە دەستکەوتێکی ناکامڵ و ناڕۆشن سا بکرێەوە گەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکانیانەوە بە یەکێتی ئەڵێن من ئەینە لەکە هازە یعنی تۆ ئەمەد لە شێوە هێناوە بە پارەی چێ کڕیوتە بە هەر شێوازێک و لە هەر شوێنێکەوە هاتی بێ گرنگ ئەوەیە ئەحزابێکی سیاسی کوردی دێ هاوکاری کوبانیەکە تۆش من ئەینە لەکە هازەی ساڵانی ڕابرد مەقدی کەڵەکچی کاکی مەقدی فەرموو بەڵێ کێمان لەگەلە بەڵێ بەرزان لە ئێستادا کوردستان لە کۆمەلە قەیراندایە ئەم قەیرانەش بێگومان قەیرانی دارایی هەیە مەسەلەی موچەیە کێشەکان لە گەل بەغدا چارەسەر نەکراون تا ئێستا لەمان کەدا مەسەلەی شەڕ هەیە وەرزی سەرما و سوڵە دێت مەسەلەی خوێندن هەیە تەنێ باژارێ دووەکی ئەس بوارم سەدان خوێندنگە هەتا نوکە ئەوەرە تێدانە جهنات کە دیتن بووان گل باژارێ دووەکێژی ئەوێ هەر نفوسە پێتر پەنابەر تێدانە دەمەکەدا ڕەوشە اقتصادی باشینە دەمەکەدا هەف سنوورێوێ ڕەوشاوی کوردستانی شەڕە ینی لێ کوردستانی ڕەوشێکی ئاوەرتە ناهات کە پێش ئەف ڕەوشە ئاوەرتەژی بێگومان گەلێک جاران سیاسیت مەتە دیت کۆم بوون لە هەف جەمیان ناوە کۆمبونێت خۆدا باسییان دەکرد کو پێویستەیەکی ڕێزیە کوردانەبی حتا داویە بڵێ ڕێبار لە شاری سلێمانی سەرچاوم کای ڕێبار فەرموو دەستخۆشی بەردەوامەکەتان لێگەم بەڵێ من سوپاسێکم بەڵێ من پێم باش بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاریدا کە هاوکاری کوبانی بکات بەڵێ و زۆر سپاسی هەواڵی بەڕێز جەنابی کاک مەلا بەختیارەکەم کە هەمیشە دڵسۆزی غەمخۆری گەلی کورد و کوردستان بووە بەڕاستی هەڵوێستێکی مەردانەی هەبوو دەستخۆشی لێک هیوادارم هەموو تاکێک و هەموو بەرسێک وەک هەواڵی بەڕێز جەنابی مەلا بەختیار بکاتەوە دووبارە سپاس بۆیەوە بەڵێ بەرزان هەمووتان ئازادن سەرنجی خۆتان نیشان بدەن تەبەنی کام لایەن بکەن ڕخنە لە کام بەرپرس و سەرکردەگەن بەڵام ڕخنەکان بە لە چارچوەیەکی منطقی بێ کۆمەڵێکی قسەی مساڵەتیانە بێگومان ئەمە مینبەری هەمووتانە بەڵێ کاک کەمال شنگالت گەلمەیە کاک کەمال دەم باش ئەم کاتە باش باشی برا تولکیش جێ شنگالت تاوی بزەبنها ئەمن بەر مەزارگا شەرفەدینن ئەها تو یعنی دەردورێن وێری نەوسا من بەر مەزارگا شەرفەدینن حەمایە دینی خودکەن و حەمایە شەرفەدینتکەن ئەرێ چایە نوکە ڕەوش چاوەیە لێرێ ڕەوشە مەیدانی چەکدارێندا شێرشێت کەنە سەروە ناکەن شەڕ چاوەیە خودێ برا بەری ڕۆژە سێ ڕۆژایە الحەمدەلەش خودێ بنێزینگی 300-400 داعشیما کوشتیە ئۆهۆ ئێ و حرب سایتا خودێ و جماعەتێلی زیدیا لەبەر سنگێواننە و دژیوان سەکرینە و کەس نەکارێ دەستکاریە مەزارگەین ماکە و شەرفەدین و حەمایە دینی خودکەن و کەس نکارێ بەڵێ کاک کەمال پێتر زیاتر لەسەر خەت بێ کاک کەمال دنهادا شنگالێ معلوماتێتەوە هەنە گەل و داعش حتا چەندێ دناودایە حتا چەندێ چەپەرێن خۆ قایمکردن ئان وەکو پێدبینینە خودێ برا داعش محاولێت کە بکەوێتە چیادا بە ستفایتا خودێ و جماعەتێلی زیدیا و قاسمە شەشۆ وانە کەس نکارێ بکەوێتە چیدا يعني هجوميتان شكسنا هجومي وان والله دينا يعني هالكاري كان بكافنا تشيدا بكافنا دشتيدا بس تفايتا خد جماعتي مرجع قرتينا كسنة ثاني بتا وان خوازن بشمركجي اسرع وقت بدنا شنغالي هالكاري ما كان ان شاء الله داعش دروش اخونا قريك بشمركه بين شنغالي بله کای کمال پارێزەرێ مەزارگێ شێخ شەرفەدین لە دەردۆرێن شنگالێ gelek سپاس بوتە ماندوو نەبی علی لە بریتانیاوە لەگەلمانە
ئەم کاتە باش پەرێز سەرچاوم کاکاری ئەگەر بابەتەکە ئازاد بێت من نتوانم قسە بکەم بەس نازانم بابەتەکەتان ئازاد ئێمڕۆ بابەتەکەمان ئازادە هەموو ڕۆژێکی شەتوانی بە ئازادی قسە بکە لێرە باشە سپاس بۆ تۆ سپاس بۆ تەلەڤیزیۆنی NRT بەڕاستی دەنگی خۆمان لە NRT وەگەێنین هەندێک کەسە بوو لەسەر دەسەڵاتی یەکێتی لە کوردستانە قسەی کرد من ئەڵێم خەبات مەفرۆشنەوە بە خەڵکی کوردستان ئەو خەڵکی کوردستانە بوو لەنەوەیەکە بەرەمبەر بە درەنگەترین ڕژێمی بەحث جوڵایەوە ئەمە یەکەمیان دووهەمیان ئێوە سلێمانیتان لەسەر خۆتان تاپۆ کردووە ئێوە باشترین نمونەمان زانا قایم قامەکە یاتان تعیتامتان کرد لە ناو شاری سلێمانیە ئێستا ئەم خەباتە چییە بە خەڵکی کوردستانی فرۆشتنەوە ئەگەر خەڵکی کوردستان نەبووایە هەمووتانی سەر شارەکانی ئێران ئەگەر بووبوون دووبارە سێبارە سوپاسان لەگەڵ دەستان خۆش بێ خەبات با کەس خەبات نەفرۆشێتەوە بە خەڵکی کوردستان من ئەوەندە ئاڵێم بەڵێ گەیلان لە کێلارەوە کاک گەیلان فەرموو با بزانین سەرنجی تۆ باسی کێیەکێ بوومان فەرموو نەماوە لەسەر خەڵ کاک گەیلان کێما لەگەلە میرە کێک میرە تو چاوانی چۆنی کاکە کارباشی تولکیرێ تاوی گەلو من لە بادینا قسە دەکەم ئاخر کیش دەبەرێ ناو دهۆکم ناودۆکێ چونکە بادینان قەزا و ناحی و گۆند و هەمیش جێتین بەڵێ کەرمکە دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەڵێ سپاس داوا لە خەڵکی کوردستان دەکەم بۆ شێوە مزایدە نەکەن هەندێک کەس دێ لە خۆیەوە قسە دەکات قسە بە مەلا بەختیار و نازانم چێ دەڵێ بەڵێ من بۆ هەموو خەڵکی کوردستان دەڵێم بەهۆی بوونی مەلا بەختیار و لاهۆڕی شێخ زەنجی بوو کەرکووک نەگیرا بەهۆی بوونی مەلا بەختیار و لاهۆڕی شێخ زەنجی بوو هەولێر نیان نێژ داعش بێتە ناوەوە بەهۆی بوونی لاهۆڕی شێخ زەنجی و مەلا بەختیار بوو مەخمور ئازاد کرا بەهۆی بوونی لاهۆڕی شێخ زەنجی و مەلا بەختیار بوو ئێستا کە شەڕیمان و نەمان دەکات هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پێشەوەی سەنگەرەکاندایە بۆیە داوا لە خەڵکی کوردستان دەکەم ڕاستیەکان باز بکەن بەڕاستی قسە بکەن چونکە ئەمڕۆکە ئەوەی سەرکردە بێت و ئەوەی شەڕ بکات دیارە لە پێشەوە چێ شەڕ دەکات و چێ لەش بەڵێ سەمیرە لە هەولێرەوە سەمیرە لە هەولێر تکایە لەسەر خەت نییە کاکە محەممەد چێمان لەگەلە فریاد لە سلێمانی کاکە جان باشی سەرچام کای فریاد دەستخۆشی بەدانەتان لێکم باڵێ سپاس بۆ تۆ چاوەکەم چاکەم ئەگەر چێتی نەبووایە چێتی نەبووە ئێستا دەمێ بووە و لێ گیرا بوو مەجموعەیەک نازانم دانیشتوونە قسەکەن لە ئەوروپا و لە بەریتانیا شوێنەکان گەرمە دانیشتوونە لە هەولێرەوە ئەگەر چێتی و مەلا بەختیار و شێخلاور نەبووە ئێستا مەخموور ناگیرا و هەولێری گیرا بوو داعش لە هەولێر بوو بەڵام پێتوانیە لایەنەکانی دیکەش دەوریان هەبێیانە خەڵکانی دیکەش لایەنەکانی تر ئەو لایەنانن کە لایەنێک هەیە هیچ قسە ناکات باشە کە وەزیری کەژمەرگەش بەدەستەوەیەتی لایەنێکیش هەیە ئەوە تاشەنگالیاوە بەدەستەوە و مەخموریشیە بەدەستەوە ئەگەر زۆر ئەگەر چێتی نەبووایە ئێستا داعش هاتووە هەولێریش بەڵێ بەرەزان ئیتر سەرنجی خەڵکی بەرپرسە لە سەرنجەکانی خۆیان بە شێوەیەکی ئازە سەرنجی خۆنی شامدان بێگومان لێرە زیاتر سیرا لەسەر ئەوەیە مەسەلەی مزایدات و مەسەلەی کە ئینتیخابات بکرێت کۆمەڵێک مستەڵح دێتە پێشەوە کە مەسەلەی سیراعی سیاسی بکێت کۆمەڵێک ئێستا مەسەلەی شەڕە کۆمەڵی مستەڵحی تراتە پێشەوە مەسەلەی مزایدە و مەسەلەی ئەمە من ئەتوانم ئەم وڵاتە نظام بپارێزم نەک ئەوە لە مزیرێکتە نەک من لە وەزیرێکتە نەک نزانم چ حتا دوای ئەمە ڕنگدانەوەی لە قاعدەی جەماوەری حەزبە کوردستانیەکان بە تایبەتی ئەو حەزبانەی کە تا ئێستا هەیمەنیان لەسەر هێزە چەکدارەکانی کوردستاندا هەیە لەسەر شارە ڕەنگەداتەوە و سیراعێکیشیان لە بینی هەیە وەکو قسەی خۆیان ئەوە لێ من ئەوە لێ من بەرحاڵ شێمان لەگەلە محەممەد لە سلێمانیەوە بازیان لە بازیانەوە ئەم کاتە باش کاتە سەر چاوم کاکەگار گیان بەڕاستی ئەم زیادەی سیاسیەکردنە بەسەریەکیەوە زۆر عیبە هەندێک ئەڵەی دوانزە سوارەی مەریوانمان بۆ گێڕێتەوە ئەڵێ کوڕی ئەگەر فڵان لایەن نەبووایە ئەستا کوردستان ژیرا بوو نازانشوێ درابوو بەدەستەوە کاکە مە خەڵکی کوردستان پارێزگاری دەکرۆ نەک کەسێک بوو نەبدوان بابزانام ئەو دوو کەسە بچم بەرامبەر داعش بووە سمزانام داعش چیەکە لەوناوە باشە لەولە سێ مانگە شەڕی تیا بۆچی ناژیرێتەوە من پارێزگاری لە پارتی ناکەم یان لە گۆڕان
بەڵام حەقیانەت بوترێت کە خەڵکی کوردستانەکە پارێزگاری لە کوردستانەکە نەک تاکە لایەنێکی سیاسی بەڵام ئەم لایەنە زیاتر دەوری هەبووە کاکە لایەنگرانی لایەنێک ئەڵەی ئێستا لە 21 نۆ لە 34 ئاژین ئەڵەی 6 مانگ لە دوای ئەم خەڵکەوەن کاکە جانسا ڕۆژی کوردایەتیەک نەک ڕۆژی حیزبایەتی دا هیوادارم بە گیانێکی نیشتیمانیەوە قسە بکرێت دەستان خۆی. بەرحاڵ هەمی ویدارین سەرنجا خەڵکی کوردستانی گەشتی بیت وەکو هەموو ڕۆژان لەڤەر ئیتر خەڵک ئینتیبعاویەیە سەرنجاوی هەیە هەرێک وەکو خۆ هەزرکێت هەرێک چارچوبێ بیرکردنەخوایە سیاسیدا تعلیقی لێ دەت تایبەتی لەسەر مەسەلا شەڕی و ئەف شەڕی کورد نەهاڕاستە تەبەن ئەف شەڕی کورد شەڕێکە بە کوردان دژی کوردانێکێکردن ئەو داعش وەختێ تێ نابێت ئەvە پارتیەکەتی کەس سۆر زەر مور نظام چییە لێ دەت بچێک بین مەزم بیت کی بیت دکوژیت کوردستانی وێران دکێت تا چەند گرنگە هەموو تاکێکی وی ملەتی بەرامبەر داعش خودی پرسا خۆیان نەتەویل وڵاتی خۆ ناموس کەرامەتە خۆ دەرکەبیت ئەف مەسەلێت سیاسی هەر کەسێکی کەس نابێت من ترشە هەر کەسێ کەیفە خۆت بێت ئەس فلانم ئەس بەتەڵێ مەیدانێ ما و یەدی بێتنە ئەستە مهمتر و محەتەداویە بەرحال ئێمە هیوادارین سەرنجی خەڵکی کوردستان گەشتێ بەشێکی گەشتی تا سبێنێ لێرە خزمەتی ئێوە بکەینەوە بەڕێزان هەر شاد و بەختۆر بن.